ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە لەگەڵ ئەمیر دەبینە میوانی ماڵەکانی ئێوە یازیز و خۆشەویست. زۆر سپاس گوڵنازیان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت عزیزان و خۆشەویستان، هیوادارم کە لە هەر شوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەش بینەر و بیسەرمان بن. هەروەک ڕواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەش چەند بابەت و چەند نامەی ئێوەی عزیز و خۆشەویست کە زەحمەتان کێشا و بۆیمەتان ناردووە لەخۆ دەگرێت. پێشەوەی کە بچین بابەتەکان دەست پێ بکەین گوڵناس ئەگەر موافق بی بچین کلیپێک ببینین دواتر بینی و بابەتەکان دەست پێ بکەین. بچین. Çakamanım, çakamanım, salam.
سالارا ويوي سالارا شليرة جيان شليرة جيان شليرة الليلة شليرة ويوي شليرة لك كردي لك كردي هوليرة جيانا هوليرة دينو هوليرة گوڵناس لەم هەفتەیەدا خۆت ئاگاداری چەند نام و پامی کورتمان هەر لەسەر ئەم بەناو هەڵبژاردننی پزیشکیان وەک سەر و کۆمار لە ئێران بەدەست گەیشتووە کە پێم باشە سەرەتای بەرنامەکەمان بە خوێندنەوەی ئەم نامە پامانی کە بە دەستمان گەیشتون دەست پێ بکەین. ئەوەڵین نامەمان کاگڕزگار لە بانەوە بۆی نردوینەوە نووسیوێتی من هیوان بە گۆڕانکاری بنەڕەتی نییە. ڕەنگە لە هەندێک بواردا کرانەوەیکی بچووک و کاتی دروست بێت بەڵام هیچ شتێکی بنەڕەتی کە سوودی بۆ خەڵک بێت ڕوونادات. سیاسەتە گشتی و سەرەکیەکانی ڕژیم لەلایەن ڕێبەری واتە خودی خامنەیەوە و دامەزراوەکانی دیکەوە کە سوپای پاسداران دیاری دەکرێن سەر و کۆمار هیچ دەسەڵاتێکی تایبەتی لەم بوارەدانە. ڕەنگە بۆ دەوروبەری خۆیان باش بێت بەڵام یان کاریگەری لەسەر هەندێک شت هەبێت کە کەمتر حساسن. بەڵام شتە سەرەکیەکانی وەک ئابووری، ئازادی بەیان، ئازادی جلوبەرگ، ئازادکردنی زیندانیە سیاسیەکان، پەیوەندیکردن لەگەڵ جیهان، ڕێگریکردن لە ڕانت و فەسادی دەوڵەتی، کەمکردنەوەی دەسەڵاتی وەلایەتی فەقی، کۆنتڕۆڵکردنی تەوەڕم و باشترکردنی بژێوی خەڵک لەدەست ئەودا نییە و ناتوانێت هیچ شتێکی تایبەتیش بێت. باڵای ئەمریکا گڕزگار هەروەها دەڵێ ئەمانە بناغەکانی ڕژیمی کۆماری ئیسلامین. ئەم سیستمە لەگەڵ ئەم شتانەدا تێکەڵ بووە. سەر و کۆمار بۆی نییە خەریکی سیاسەتی ماکرۆ یان کەلان بێت، هەروەها توانایشی نییە لەلایەکی دیکەوە لە ڕژیمی ئیسلامی ئێراندا سەر و کۆمار بۆ ئەوەی ببێت بە کاندیدی هەڵبژاردن دەبێ ملکەشبوونی خۆی بۆ ڕێبەری واتە خامنەی و ویلایەتی فەقی بسەلمێنێت، واتە کەسێک یان ڕەوتێک کە داواکاری جیاواز کە دەسەڵاتی خامنەی بباتە ژێر پرسیار قبول ناکرێت. لە بەناو هەڵبژاردنەکاندا دەرکەوت کە زیاتر لە نیوەی خەڵک ئەم ڕژیمەیان ناوێت، ئەگینا دەچوونە سەر سندوقەکانی دەنگدان و لانیکەم دەنگی سپیان دەدا. زۆرێک لەوانە ڕۆیشتن و دەنگیاندا بەڕاستی سیستمەکەیان نەدەویست، تەنها یەکێکیان لە نێوان خراپ و زۆر خراپتردا هەڵبژارد. بەڵێ کاک بیستون لە کرماشانەوە نامێکی بۆ نردوین و نووسیوێتی هەموو کاندیدەکان لە سەرەتادا بەڵێن دەدەن. ئێستا سەرۆک کۆماریش ڕۆژانە بەڵێن دەدات، بەڵام ئەوەی ئێمە شاهدین بچووکبوونەوەی سفرەی ئێمە و زیادبوونی قەرز و وامەکانی ئێمەیە. نازانم مەسعودی پزیشکیان چ پلانێکی هەیە بۆ چارەسەرکردنی ئەو هەموو کێشە ئابووریە. من زۆر گەشتبین نیم کە بتوانێت ئەو کارە بکات. لە وڵاتی ئێمەدا سەدان بەڕێوەبەرواتە مدیر وا دەڵاڵی حکومی و نەهێنی هەن کە دەستی سەرۆک کۆمار کورد دەکەنەوە. لەم وڵاتەدا کارێک دەکرێت بەبێ ڕەزامەندی سوپای پاسداران ملیۆنان دلار بۆ گروپە تێرۆریستەکان خەرج دەکەن. پارەی خەڵک بۆ ئەم گروپ و ئەو وڵاتە دەنێرن. بەڕانت و دزی سەدان ملیارد تومەن دەدزن. لەم دۆخەدا هیچ بۆ ژیانی ئابووری خەڵک نامێنێتەوە. بیستون هەروەها لە درێژەدا دەڵێ پێم وایە هەمان ڕێکار لە حکوومەتی نوێدا بەردەوام دەبێت. کێشە ئابووریەکان ڕەگ و ڕیشەی داکوتاوە و بە پارەیەکی کەم چارەسەر ناکرێت. کێشەکە لەوەدایە کە سەرۆک کۆمار نەکارەیەکە و ناگەریش بەنیاز بێ دەتوانێت کارێ بکات. وەک هەموو کەسانی پێشوو گوێ لە فەرمانەکانی خامنەی دەگرێت. هەر کەسێک ناڕزایەتی بەرامبەر بەم مەرجانە هەبێت وەکو ئەم 45 ساڵە کە بینیمانە بە فیشەک جوابێدرێتەوە. چارەسەرکردنی کێشەی گرانی و دابەزاندنی کرێماڵ کەمترین شتە کە لە مەسعودی پزیشکیان چاوەڕێ بکەیت. زۆر کەس کە دەنگیان پێدا دەنگیاندا بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، بەڵام پێم وانیە بتوانێت هیچ بکات. ئەگەر دۆخەکەش وەکو ئێستا بهێڵێتەوە شاکاری کردووە. بیستون دەڵێ سەرنج بدەن من ئێستا 10 ملیۆن تومان دەدەم بە کرێی ماڵ. ئیجارەکەم بۆ ساڵێکی تر درێژ کردوێتەوە. ئەگەر
لەم یەک ساڵەدا دۆخی ئابووری زۆر باشتریش بێت کرێ ماڵەکەم دانابەزێت یان کەسێک کە بۆ نمونە ئۆتۆمبیلێکی بە 200 میلیۆن گرانتر لە 3 ساڵ لەمەوە بەرکڕی بێت ئەم ساڵ بە کەمتر لەو قیمەتە نایفرۆشێت. ئێستا سەدان هەزار جۆری کاڵا لە دەستی میلیۆنان بازرگاندایە کە بە قیمەتێکی زۆر کڕیانە و ئایا پێتان وایە ئەگەر پزیشکیان قیمەتەکان دابەزێنێت ئەم بازرگانانە کاڵاکانیان لە خوار قیمەتەکە کە کڕیویانە ئەیفرۆشن؟ هەرگیزەوە ناکەن کەواتە دۆخەکە خراپتر و خراپتر دەبێت. لەلایەکی تریشەوە ئەوەندە ڕاند و گەندەڵی لەم وڵاتەدا هەیە کە ڕێگە نادات کرانەوەی ئابووری بەدی بێت. سەرۆکۆمار خۆی لە هەمان ئاخۆردایە نەگەرەکێ کارێ بکات و نەئەتوانێشیش کارێ بکات. بڵێ هاوڕێ نەسرین لە سەقزەوە ئەویشنامێکی بۆ نردوین و نووسیوێتی لەگەڵ کەمبوونەوەی پەیوەندیمان لەگەڵ جیهان فشارە ئابووریەکان زیاتر بوون. مەحاڵە کە بژێوی ژیانی خەڵک بەبێ پەیوەندی و ئاشتی و دۆستایەتی باشتر بکرێت. ڕژیمی ئیسلامی کێشەی لەگەڵ هەموو دنیا هەیە، تەنیا خەڵکیشە لەم وەزعە زەرەرمەند دەبێت. ئەوە ئێمەین کە خەریکین هەژارتر دەبین. بەرپرسەکان هەرگیز سفرەیان خاڵی نابێت لەبەرەوەی خامنەی سیاسەتی دەرەوە دیاری دەکات. سەرۆکۆمار ئەگەریش بوێ ناتوانێت هیچ لەو بوارەدا بکات. کەواتە بارودۆخی ئابووری ڕۆژانە خراپتر دەبێت، کەس ناڵێت بە هەردوو دەست وڵات تەسلیمی ئەمریکا و ڕۆژاوە بکەن. بەڵام دژمنایەتی جگە لە ماڵوێرانی و نەهامەتی بۆ وڵات هیچی تری نییە. لەم ساڵانەدا بینیمانە ئەم نیگایە دژمنکارانە چەندە بۆ خەڵک خراپ بووە. تا خامنەی ئەم نیگا دژمنانای هەبێت دۆخەکە باشتر نابێت. بێگومان پزیشکیان هەر لە سەرەتاوە وتی سیاسەتی ئەو سیاست و پلانی ڕێبەریەواتە خودی خامنەی بۆیە ناتوانین چاوەڕوانی هیچی لێ بکەین. 100 سەرۆک کۆماری تریش بێن تا ئەو کاتێک کە خامنەی لە پۆستەکەیدا بێت و سیستم و دەسەڵات هەمان بێ دۆخەکە هەر ئاوایە و ناگۆڕدرێت. بەڵێ هاوڕێکەژاڵ لە بۆکانەوە نووسیویەتی ئەو قسانەی کە پزیشکیان سەبارەت بە حیجابی ئیجباری و توێتی دووبارەکردنەوەی قسە بێبنەماکانی بەرپرسانی ناو حکوومەتی ئیبراهیم ڕەیسیە. تەنانەت شتێکی تایبەتی نەگوت کە لانی کەم دڵخۆشیێکی درۆینە بە ئێمەی ژن ببەخشێت، بەڵکو هەمان دیدگای دژایەتی کردن و گرتنەبەری یاسا ئیسلامیەکان و ویلایەت مەداری بە کۆمەڵێک دەستەواژە و ڕستەی دیکە گوت. دوورخستنەوەی ژنان لە جەستەی کۆمەڵگا، سەپاندنی حیجابی ئیجباری، بەڕێوەبردنی ئەرکی ماڵ و منداڵداری لە پێکاتە سەرەکیەکان و نەگۆڕدراوی ڕژیمی کۆماری ئیسلامین. نەکەر پزیشکیان کە خۆی بە بناژۆخوازی ڕێفۆرمخواز ناودەبا، بەڵکو محەممەد خاتمیش باوەڕی بە گۆڕانی بنەڕەتی ئەم بۆچوونە نییە. تەنانەت بە بڕوای من بەشێک لە دژمنایەتی عەلی خامنەی لەگەڵ ڕۆژاوە بەهۆی نیگایەکی جیاواز لەسەر ئەرکی ژنان لە کۆمەڵگایە. ژن بۆ ئەو جگە لە کۆیلە و ئامێری منداڵ هاوردن هیچی تری نییە. قژی ژنان، دەنگی ژنان، جەستەی ژنان، کاری ژنان و هەموو شتێک کە پەیوەندی بە ژنانەوە هەیە مەترسیدارن بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی. کەواتە تا ئەو کاتێ ڕژیمی ئیسلامی بمێنێتەوە هەرگیز بە بوونی پزیشکیان یان هەر کەسێکی تر ئەم نیگایە ناگۆڕێت. بڵێ کاک حەسەن ڕاهنما لە مەهاباتەوە نووسیوێتی ئەوە کە پزیشکیان ڕەخنە لە سەپاندنی حیجابی دەگرێت یان پێشتر باسی مەرگی ژینا ئەمینی کردووە کێشەیەک چارەسەر ناکات. ئەمانە بەڵێنی هەڵبژارنەکان بوون، ناتوانێت هیچ بکات. هەزاران بەسیج ئاتەش بە اختیارن بە ملیاردها تومەن تەرخان کراوە کە ئەم حیجابە بسەپێنن. سەدان کەس بە ناوی حیجابان بەکرێ گیراون. خامنەی زۆر بەڕوونی بانگەوازی کردووە کە نەبەستنی حیجاب حرامی شەرعی و سیاسیە. ئەوان پاریان لەسەر دابین کردووە. 45 ساڵە پلانیان بۆ داناوە. بۆیە هیچ هیوایەک نییە کە تونند و تیژیەکان کەم بکەنەوە. تەنها ڕەنگە شێوازی ئەم تونند و تیژی و سەپاندنە جیاواز بێت. بۆ نمونە بەجێگای ئەوەی کە بە باتوم لەسەری منداڵ بدەن، غەرامە بۆ ئەوانی کە حیجابیان نییە زیاد بکەن. هەرچەندە هیوام نییە کە تەنانەت تونند و تیژی جەستەیش کەم بێتەوە. هاوڕێ مەریەم لە ورمێەوە نووسیوێتی قسەکانی پزیشکیان زۆر گشتی و لەسەر ئەخلاقی شەخسی بوو. واتە هیچ دیدگایەکی جیاواز و هیچ پلانێکی داڕێژراو لە پشتیانەوە نەبوو. بۆ نمونە هەمووان دەڵێن لە دژی توندوتیژی لەگەڵ ژنانین. وەزیری ئیبراهیمی ڕەیسی و پارێزەرەکانیشی وایان دەگوت، بەڵام تەنها قسە بوو. ئەو قسانەی کە هیچ بنەمایەکیان نیە هیچێک دروست ناکەن. پزیشکیان بەتەنها بە بۆنەی هەڵبژاردنەوەی کەمێک زۆرتر لەسەر بابەتی ژنان خۆی جددیتر نیشاندا. من تەمەنم 43 ساڵە. 1 سات لە بیرم نییە کە سترس و دڵە ڕاوکەم نەبێت لەسەر سەرپۆش و جلو بەرگم لەم وڵاتەدا. وەکو خوێن لە ڕێگەکانی مندایە. من سیاست نازانم و حەزیشم لێ نییە.
بەڵام بە پشتبەستن بە ئەزمموی خۆم دەتوانم لە یەک جیا بکەمەوە کە قسەکانی کام بەرپرس بۆ من بەسوودە کامیان هەر دروشمە و کامیان ڕاستە مەسعود پزیشکیان بە هیچ شێوێک ئیحساسێکی ئومید بەخشی لەبارەی ژنانەوە پێنەبەخشیم من تەنها ئەو شتانەم بینی کە لە ئینستاگرام پۆستی کرد بوو واتە قسە گرنگەکانی بەڵام هەرگیز هەستم نەکرد ئەم پیاوە یان کاندیدەکانی تر بتوانن باش بن بۆ ژیان و منداڵەکانم هەر بۆیە دەنگم نەدا و چاوەڕێ ئەوە ناکەم کە دۆخی ئابووریمان باشتر بێ نە ئەم گرتنانە و ئەزیەت و ئازاردانە بە چرکەیەک کۆتایی پێبێت بەڵێ بچین ناوبڕێک ببینین گوڵناس دواتر بینەوە بابەتەکەی تر دەست بکەین نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارێکم من لە ژێری حکمی نادات هەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان بەشمێنەتی نابێ ئەبد ژینمان پڕکار بە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڕیانی ڕەنجی دەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارێکم من لە ژێری حکمی نادات هەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان کۆڵیشانمان ناڕوخێنێ وەرەی بەرز و مافی ڕوونمان ئەو دەمەی دەمانەوێ ڕووکەینە و شەقامەکان ڕۆژێگارێک هەمردن شانازی و کۆڵنەدان بۆ تەڕەمتی سووری خیاوان و شوێنەکان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان گوڵناس کاتێک ئەم پەیامانەمان دەخێندەوە بیرم لەوە دەکردەوە کە لە ماوەی بڵێن نزیک بە 45 ساڵ ببورن 40 ساڵ سەرۆکایەتی خودی خامنەی دۆخی ئابووری ئێران داڕماوە سیاسەتی دەرەوە فەشەلی هێناوە ئێران جگە لە چەند وڵات و چەند گروپی ئیسلامی بەتاق کەوتۆتەوە سیاسەتی ناوخۆی جگە لە بێمافی و سەرکوتی ناوێکی تری بۆ نییە ژینگەی ئێران تووشی کارەسات بووە تێکچوونی کۆمەڵایەتی داڕمانی ئەخلاقی بێداد دەکات شەپۆلی کۆچی لاوان و نوخپە بەرز بۆتەوە وە گەندەڵی دەستگای دەسەڵاتی لەسەرەوە تا خوارەوەی تەنیوە
ڕاستە پێدەچێت ئەو قەیرانە زەبەلاح و بەربڵاوانەی کە تەواوی پێکاتی کۆماری ئیسلامی دەگرێتەوە وەکو زەنجیرێک بەیەکەوە گرێتراون لەگەڵ تایبەتمەندی گشتیەکانی کۆماری ئیسلامی ئێراندا بە تەواوەتی یەک دەگرنەوە. بەڵام قورسایی ئەم دۆخە شکاوەتەوە سەر ژیان و مافی خەڵک. هەر بۆیە لەوەتی کۆماری ئیسلامی هاتووزە سەرکار ئەگەر دەورانی ڕکودی بربەرەکانێکردنی خەڵک کە لە ماوەی 8 بۆ 10 ساڵ کاتی شەڕدا دامرکا بوو وەلا بنین لەوە بەدواوە کۆماری ئیسلامی بە شێوەیەکی گشتی هەر 10 ساڵ جارێک بزوتنەوەیەکی ناڕزایەتی بەخۆیەوە بینیوە. ئەم بزوتنەوانە لەم دواییانەدا خەیراتر و فراوانتر و تونند و تیشتر لە جاران دەرکەوتون. با تێپەڕبوونی کات ئیتر داواکاری خەڵک بە تایبەت چینی بندەستی کۆمەڵگا زیادکردنی موچە یان چاکسازی نییە بەڵکو فاسلەیان لە حکوومەت گرتووە خوازیاری وەلانانی ئەم دەسەڵاتە. بەڵێ لە وڵاتێکدا کە ڕێژەیەکی بەرزی خوێندەوار و ئاستێکی بەرزی تێڕوانینی سیاسی و کۆمەڵایەتی هەیە حکوومەتێکی تۆتالیتر ناتوانێت لە درێژخایەندا نەخش و بیر و داخوازیە تاکڕەوەکانی خۆی کە لەگەڵ جیهانی ئازادی ئەمڕۆدا ناگونجێت بەسەر خەڵکی خوێندەواردا بسەپێنێت مەگەر بە توندوتیژی بۆ ناچارکردنی خەڵک بۆ گوێڕایاڵی و قبولکردنی داواکاریەکانی حکوومەت کە ئێستا ڕۆژانە دەیبینین و دەشیویستی گرتن و ئەزیەت و ئازاردانی خەڵک زیندانی و ئەشکەنجە و ئێعدام قسەی حکوومەتە بەرامبەر بە خەڵکێک کە ئەم دۆخە لە ژیان قبول ناکەن کلێنی نێوان خەڵک و حکوومەت و قەیرانی متمانە لە ئێران ئەمڕۆ زۆر فراوان بووە. ئەمڕۆ هیچ پەیوەندیەک لە نێوان نەوەی نێو داڕێژەرانی سیاسەتی حکوومەتدانیە. نەوەی نوێ خوازیاری بەشداری کارا و ڕاستەقینەیە لە گۆڕەپانی سیاسی وڵاتدا شتێک کە کەمتر گرنگی پێدراوە. مەودای نێوانی جیهانبینی حکوومەت و خەڵکی ئاسایی بۆتە هۆی دروستبوونی کلێنی قوڵ لە نێوان ئەو دوانەدا. بوونی ملیۆنان ژنی خوێندەوار کە لە حەزکردن بە هەڵاواردنی ڕەگەزی بێزارن و وەک هەڕەشەیەکی جددی بۆ سەر حکوومەت دادەنرێت. لەم نێوەندەدا دەسەڵات هەمیشە ترسی لە دەستانی دەسەڵاتی هەیە. دروستکردنی بربەز لە بەرامبەر کەسانی شایستە بۆ بەڕێوەبردن و بڕیاردان بۆتە هۆی ئەوەی کە خەڵکی لاواز و ناکارامە وڵات بەرەو بێرانکاری ڕابکێشن. گەندەڵی لە قوڵایی پێکاتی حکومڕانیدا خۆی داکوتاوە و دروشمی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بەبێ میدیای ئازاد و کۆمەڵگای مەدەنی بەهێز ممکن نابێت. بەڵێ گوڵناز ببەخشە من لێرە قسەکانت پێدەبڕم ویستمەوە بێژم ئەم هۆکارانە بوونەتە هۆی ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران لە زنجیرەی قەیراندا بێت کە هەر یەکان لە دوای یەکترەوە دێن و دەڕۆن وەک زنجیرەیەک وابەستەی یەکترن. لە هەلومەرجی ئێستادا هیچ ئاماژەیەک بۆ کۆنتترۆلکردنی ئەو قەیرانانە نییە. ئەم ناکاراییە سیستماتیکە دەرەنجامی شکست و بێتوانایی لە بەڕێوەبردننی وڵاتدایەوە پێ ناچێت کۆماری ئیسلامی توانایی بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانە بێت. لە دۆخێکی وادا داڕمانی سیاسی کۆمەڵایەتی لە وڵاتدا زۆر ئەگەری بەهێزی هەبێت. جامن با ئیدامەی بەمەگەر ئیجازە بێت. خاوشەکەمە مێرەوەی کە داتە ناو قسەکانمان زۆر باش بوو. ئەم ئەگەرە بەهێزە کۆماری ئیسلامیش ئەمە دەزانێت بەڵام ڕەخساندنی هەلومەرجی پێویست بۆ ئەوەی شۆڕژ واتە کۆمەڵایەتی سیاسی لە دۆخێکی وادا ڕووبدات پێویستی بە هێز و چارەسەرکردنی کێشەی هێزیش لە یەکدەنگبوونی هەمان خەڵکە کە قوربانی ئەم سیستم و دەسەڵاتن. ئەم هێزە چۆن یەک دەگرێت؟ تەنیا ڕێگای بەردەوام بوونی خەبات و تێکۆشانە بۆ پەرەپێدان بە داواکاریەکان لە بواری جیاجیادایە. لە جریانی پەرسەندنی ئەم خەباتەدایە کە ئەم هێزە شکڵ دەگرێت. خەباتی خەڵک ئەگەر سەرکردایەتی و ڕێخستن و ئامانج و استراتیژیان هەبێ دەگاتە ئامانجی خوازراوە. بەڵام لە غیابی هێزێک بەبێ سەرکردایەتی و بەڕێوەبەر ناگاتە ئامانجەکانی. پرش و بڵاوی و نەبوونی سەرکردایەتی نیشانی داوە هەنگاوەکان بۆ دیموکراسی و سەلماندنی مافە سەرەتاییەکان و عەداڵەتی کۆمەڵایەتی لە ئێراندا زۆر گران و دژوارە. تا ئێستا هیچ کام لەم بزوتنەوانە واتە بزوتنەوە ناڕەزایەتیەکان نەیانتوانیوە سیاسەتەکانی حکوومەت بەرەو داواکاریەکانی خۆیان بگۆڕن. ئەمڕۆ هیچ ڕێبەر و بزوتنەوە و حزبێک نییە بتوانێت خاستی خەڵکیان چین و توێژە جیاوازەکان پولیم بکات و وەدەری ببڕێت. بەڵێ کەوابوو لە هەلومەرجێکدا کە لەلایەک حکوومەت لاواز بووە شەرعەتی پێویستی نییە و توانایی چارەسەرکردنی زۆریەک لە قەیرانەکانی ناوخۆ و دەرەوەی وڵاتی نییە و لەلایەکی دیکەشەوە هێشتا هێزی گۆڕانکاری بنەڕەتی لەنێو کۆمەڵگادا شکلی قەوارەی نەگرتووە یان بەواتەیەکی تر گۆڕینی دۆخەکە لە خوارەوە بۆ سەرەوە ئامادەگی تەواوی نییە دەبێت بیر لە گۆڕین لەسەرەوە بۆ خوارەوە بکەینەوە.
چون بەڕاستی ئەم دۆخەی ئێستا قابلی ئیدامەدانە و هەروەک باسکرا کۆماری ئیسلامیش بیر لەوە دەکاتەوە کە ئەگەر هەر بەم فەرمانە لێی خوڕێ سەرنجامی نابێ. تۆ چۆن بیرەکەیتەوە بماس؟ ڕاستیەکەی منیش بیر لەوە دەکەمەوە کە کۆماری ئیسلامی گەیشتووەتە ئاخری خەت و بەم شێوەیە تا ئێستا ناتوانێت دەسەڵاتی بپارێزێ کەوا بوو پێش ئەوەی گۆڕین لە خوارەوە شکڵ و قەوارە بگرێت و نیشانێکی دراوە ئەوەیش دیمانە کە ئەم ئەگەرێکی بەهێزە تا ئەو جێگایە کە بتوانێت سەرکوتی دەکەن. بەڵام لەوانەیە بیر لەوەیش بکەنەوە کە بێ دەخاڵەتی خوارەوە گۆڕانکاری لەسەرەوە بکەن. هەر بۆیە ئێستا هەروەکو لەم بەناو هەڵبژاردنەی سەرۆک کۆمار دیتمان وازیان لە یەکدەستکردنی دەسەڵات هێناوە ڕێگەیاندا تا بە ناو ڕەفۆرم خوازێک بێتە سەرۆک کۆمار تا بتوانێت هەلومەرجی قۆناغی گواستنەوە لە سەردەمی دوای خامنەی ئامادە بکەن و بارودۆخی دەسەڵات لە بتبەز دەربێنن. بڵێ وایە ئاڵوگۆڕ لە ئێراندا ئەگەرێکی زۆر بەهێزا گوڵناز لە سەرەوەیان لە خوارەوە هەروەکیش باسیش کرا لە سەرەوە باسشمان کرد مەجال بۆ خوارەوە ناهێڵێ بۆیە وردە وردە ئەکتەرە سیاسیەکان بۆ گۆڕانکاری لەسەرەوە سەریان هەڵداوە. لە ئێستادا ئاماژە بە خواستی حکوومەت بۆ گواستنەوەی پرۆژەکە لەسەرەوە هەیە. خامنەی زۆر باش دەزانێت کە لەم بارودۆخی ئێستادا کە وڵات کەوتۆتە ژێر کاریگەری چەندین قەیرانی گەورە و لەوەش گرنگتر حکوومەت لە بەردەم کەمترین شەرعێتی لە ناو خەڵکدایە گواستنەوەی دەسەڵات بۆ جێنشینی خۆی واتە مشتەبە خامنەیی تێچووی زۆری دەوێت و مەترسیداریشە. ئەو کەمینەی ئەمڕۆ بەهێزی چەکەوە دەسەڵاتی خۆی لە بەرامبەر زۆرینەی کۆمەلگا دەپارێزن. ڕەنگە نەتوانن هەمان ڕۆڵ بۆ کوڕە گەنج و بێ ئەزمونونەکەی بگێڕن. هەرچەندە حکوومەت هێشتا دەسەڵاتی یاسا و سەربازی دەپارێزێت بەڵام بەهۆی بوونی تەکنۆلۆژیای زانیاری لە فەزای ئەلکترۆنیدا قۆڕخکاری ڕابردووی لەدەستاوە. سەرچاوەکانی دەسەڵات لە وڵاتدا لەسەر ئاستی کۆمەڵایەتی داڕماون چونکە ژمارەی نوخبە لە هەر بوارێکدا زیادی کردووە و دەسەڵاتی ئاینیش لە حاڵی تێکشکاندایە. هەروەها پشکی سەرچاوەی ئابووری حکوومەت لە ئێران کە نەوت بوو بەرەو کەمبوونەوە چووە چیتر حکوومەت ناتوانێت بە دەستێکی کراوە لە هیچ بوارێکدا دەسەڵاتی خۆی بپارێزێ. ناچارە دەستی خۆی بۆ کەرتی تایبەت درێژ بکاتەوە و بەو هۆیشەوە دەسەڵاتی ئابوووریەکەی کەوتۆتە بەرتەرەدا. بەڵای ئەمیر با لە شوێنێکی ترەوە چاو لە بابەتەکە بکەین. ئەزمونونەکانی شۆڕشی 1357 بزوتنەوەی سەوز لە ساڵی 1380 و ئەو ناڕەزایەتی و بزوتنەوانە کە لە ساڵانی ڕابردوو ڕوویاندا بە تایبەت لە ساڵەکانی 96 و 98 و سەرنجام بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ساڵی 1401 هەتا ئێستش هۆشیاری پێویستیان بە بەشێکی زۆری خەڵک لە ئێراندا داوە. لەوەها هەلومەرجێکدا بۆ گۆڕینی دۆخەکە لەسەرەوە پێویستە هێزە ڕەفۆرمخواز و متمانە پێکراوەکانی ڕژیم لەسەرەوە ڕۆڵی خۆیان لە پرۆژەی گواستنەوەدا بگێڕن. هەروەکو باسکرا پێدەچێ سەرهەڵدانی پزیشکیان وەکو کەسایەتێکی بەناو ڕەفۆرمخواز و بێگومان متمانە پێکراوی خامنەی و مشتەبە خامنەی پرۆژەیەک بێت بۆ گواستنەوەی لەسەرەوە لەلایەن حکوومەت بۆ ئەوەی لە بنبەست دەربچن. مەجای سەرهەڵدانی گۆڕانکاری لە خوارەوە ناهێڵێ. بڵێ ئەوانەی کە باسمان کرد بەڵماس هێشتا قەتعی نین و وەزعەکە زۆر ئاڵۆزە. بەڵام یەکشت زۆر قەتعیەکە دەبێت لێرە ئێمە باسی بکەین. ئەویش دۆخی ئێرانە کە لە بەردەم ئاڵوگۆڕدایە. دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەرنامە و پرۆژەی ئەوەیە کە دەخاڵەتی خوارەوە بربەستی بۆ دروست بکات. کە تا ئێستاش کردوویەتی بەداخەوە بۆ هەمان ئاشنای بۆ بۆشمان ئاشنایە و ئەویش سەرکوتکردنە. دەی ئەگەر ئەم ئەگەرانە لەسەر ڕێگادان بە بڕوای تۆ دەبێت چی بکەین؟ ئەگەر ئیجازە بدەین من خۆم جواب بدەمەوە بەڵماس بە بڕوای من ئەگەر بە ناو هەڵبژاردننی پێشوەخت کە زۆر گومانی لەسرە کە زۆر پێشتر مهندسی کرابێت بۆ کۆماری ئیسلامی دەرفەتە تا لە بوونبەست بێتە دەرێ لە هەمان کادا دەتوانێت دەرفەت بێ بۆ بەرەی خەڵکی تینووی ئازادی و بەرابەری. ئەم دەرفەتە ئەگەر بە باشی بە بەرنامە و بە شێوەیەکی ڕێکخرا و ئیسفادەی لێ بکرێ دەتوانێت هێزی خوارەوە بەهێز بکات و کۆسپەکانی سەر ڕێگای لابات تا بتوانێت سەرنجام گۆڕین لە خوارەوە مسەوەگەر بکات. هەموو قسە لە ئەگەری ئیسفادە لەم دەرفەتەیە. هەروەک باسکرا ئێستا پەرەدان بە بزوتنەوەی ئاعترازی و داخوازیەکان دەتوانێت باشترین و گونجاوترین ڕێگا بێت بۆ ئەوەی هێزی خوارەوە بتوانێت خۆی بەهێز بێت.
سرمست و هێمن دەپێوێسینگی ئاسمانی بێبن دەپێوێسینگی ئاسمانی بێبن دەپێوێسینگی ئاسمانی بێبن دەپێوێسینگی ئاسمانی بێبن دەپێوێسینگی ئاسمانی گوڵناز هاوڕێیەکی هەمیشەی بەرنمەکەمان کە بۆ هەمومان ئاشنایە کاکتەوا کوردستانی دووبارە نامی بۆ ناردن و لە نامەکەیدا پرسی هەڕەشەکانی ئەم دوانی کۆماری ئیسلامی بۆ سەر هێزە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان هێناوەتە گۆڕێ و نووسیوێتی لە ڕاگەیاندنەکاندا جاروبار ئیدامەی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی دەبیندرێت و لە ئاخرین ڕاگەیاندندا گویا کۆماری ئیسلامی داوای ڕادەستکردنی 120 کەس لە مەسئولین و بەرپرسانی هێزە سیاسیەکانی کردووە. کاکتا هەروە نووسێتی من زۆر جار لەسەر ئەم بابەتە ینی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی پرسیارم کردووە و ئێوەش وەڵامتان داوەتەوە تا ڕادێکی زۆر ئاگاداری هەڵوەستی ئێوە هەم. بەڵام پێم باش بوو لەبارەی ئیدامەی ئەم هەڕەشانە و ئەوەی کە داوێتی کۆماری ئیسلامی بەم ڕادەستکردنی ئەم 120 کەسە پرسیار بکەم. بەڵێ ئەمیر زۆر سپاس لە کاکتەها کوردستانی بەڵێ وایە بەڕێزیان زۆر جار لەم بارەوە پرسیاریان کردووە و ڕاو بۆشوونی خۆشیان هێناوەتە گۆڕێ. ئەوەی ڕاستی بێ هەڕەشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هێزە سیاسیەکان نەتازێ و نەجێگای سێ دەبێ وا بکات ئەگەر وانەکات ئیتر کۆماری ئیسلامی نییە. ئەم دەسەڵاتە لەسەر هەڕەشە و تەهدیدکردن و پەلاماربردن و نەئەمنی دروستکردن و قەیران سازکردن درێژە بە دەسەڵاتی ئەدات ناتوانێوانە بێ. ئەوەی وا لە دەرەوە دەیکات یانێ سیاسەتی هەڕەشەکردن ئاوێنەی سیاسەتی ناوخۆیە و لە ڕاستیدا لە ئیدامەی هەمان سیاسەتە. با بپرسین ئایا لە ناوخۆ ئێران وازی لە گرتن و ئەزیەت و ئازاردانی خەڵکێناوە؟ ئایا گرتن و زیندانیکردن کۆتایی پێهاتوە؟ شکنجە و ترۆر و ئەعدامکردن چی؟ دیارە ئەگەر لە ناوخۆ ئەو سیاسەتە بەرامبەر بە خەڵکێک کە لە دەسەڵاتی ناڕازین ئیدامەدات بێگومان لە دەرەوە هەمان سیاسەت بەڕێوە ئەبات و هەڕەشە ئەکات و تیرۆر دەکات. بڵێ سیاسەتی نظامی ئێمە کاکتەها ڕوونە و زۆر جاریش لێرە باسمان کردووە هەر لەم بەرنمەیەدا کە خەڵکی کوردستان حەقی خۆیان بوو کاتێک کەوتنە بەر هێرش و پەلاماری کۆماری ئیسلامی دەستیان بر بۆ چەک و بەرخۆدانێکی چەکدارانەیان ڕێکخست. بەڵام ئەم بەرخۆدانە شۆڕشگێرانە لە ئیدامەی خۆیدا بەرتەسکرایەوە تا ئەو جێگا کە ئیدامەدانی بۆ خەڵک ئاسان نەبوو. بە بەرتەسکبوونەوەی مقاومەتی چەکدارانی خەڵکی کوردستان سەنگەری تری بۆ ئیدامەی بزوتنەوەی شۆڕشگەرانی خۆیان بەدەستەوە گرت. مقاومەتی چەکداری ئیشی خۆی کرد بوو وە شەرت نەبوو و نییە کە ئەم سەنگەرە هەروە ئیدامەی بدرێت لە حاڵێکدا خەڵکی کوردستان خەریکن بۆ ئیدامەی بزوتنەوەی خۆیان دژی داگیرکاری سەنگەری تر ئاوەدان دەکەنەوە ئەویش سەنگەری خەباتی جەماوەری لە بواری جیاجیادا. بە دڵنیاییەوە کۆماری ئیسلامی ئەم گواستنەوەی سەنگەری بەرخۆدانەی پێباش نییە و هەوڵ ئەدات خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان لە هەمان سەنگەری خەباتی چەکداریدا ڕاگرێت چون باڵادەستی هەیە و لەم ڕێگایەوە باشتر و ئاسانتر دەتوانێت سیاسەتی سەرکوتگەری خۆی بباتە پێشەوە. بەڵام هەروەک باسکرا خەڵکی کوردستان بە وشیاریەوە سەنگەری خەباتیان گواستوتەوە. لەسەر ئەم بنەما بوو کە کۆمەڵا ئەگەر لە سەرەتادا سەنگەری خەبات و مقاومەتی چەکداری خەڵکی بە پێکێنانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا ئاوەدان کردووە بە گواستنەوەی سەنگەری مقاومەتی خەڵکی کوردستان تێکۆشاوە و تێدەکۆشێ ئەم جارە سەنگەری خەباتی جەماوەری ئاوەدان کاتەوە. هەر بۆیە دەمێک ساڵە چالاکی نزامی ناکات و هەرێمی کوردستان بە پشتی جبهەی خۆی نازانێت. گەرەکمان بێژم ئەوەی کە ئێمە هەڵسوڕانی چەکداریمان نەبووە و نییە ناگەڕێتەوە بۆ هەڕەشەکانی کۆماری ئیسلامی و زۆر بنەڕەتی تر دەگەڕێتەوە بە دۆخی سیاسی و کۆمەڵایەتی کوردستان کە وەکو هێزێکی پێشە و بزانێ چۆن و لە کام ڕێگا ئەم بزوتنەوە بەهێز دەکرێت. ئێستا ئەم بەهێزکردە لە ڕێگای هێزی چەکداری و هەڵسوڕانی چەکداری نییە بە پێچوانەوە لە ڕێگای ڕێکخستن و بەهێزکردنی خەباتی جەماوەری ممکنترە. هەر بۆیە ئێمە ئەم ئەرکەمان بۆ خۆمان جاناوە و لە هەرێمی کوردستان لەم پێناوەدا چالاکی سیاسی خۆمان ئیدامەدەین. بڵێ ئێستا لە هەرێمی کوردستان دیارە چالاکی نظامی دژی کۆماری ئیسلامی ڕێگە پێنەدراوە. ئێمەش چ لە ڕووی سیاسەتی خۆمان کە پێشتر باسکراوە چە بۆ ڕێزدانان بۆ داوای حکوومەتی هەرێم هەڵسوڕانی چەکداریمان ڕاگرتووە. بەڵام وەک هێزێکی سیاسی چالاکی سیاسی خۆمان ئیدامەدەین.
بە هەمان شێوە کە چالاکی سیاسی لە هەرێمی کوردستان ڕێگە پێدراوە هەروەک چۆن بەشی زۆری چالاکی سیاسی ئەمە لە وڵاتانی ئوروپایی و ئامریکای ئیدامە هەیە و ڕێگە پێدراوە لێرە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بە تایبەت لێرە ئێمە لە نێو خەڵکێکین کە مێژوو چارەنووسی هاوبەشمان لەگەڵ یەک هەیە لە ڕاستیدا کۆماری ئیسلامی لە هەڕەشەکانی ئەمەی کردوتە نیشانە ئەم دەسەڵاتە لەلایەک لە چالاکی سیاسی ئێمە و تەئسیر و کاریگەری ئەم چالاکیە لە ناوخۆوە نیگەرانە و لەلایەکی ترەوە بە مێژووی هاوبەشی خەڵکی کوردستان و تێکەڵاوی و هاوچارە نووسبوونی ئەم خەڵکە قەڵسە و ناڕەحەتە دەزانێت کە هێزە سیاسەکان ئێستا هەڕەشەی نظامی و ئەمنیەتی نین دەزانێت کە چالاکی نظامی ناکەن بەڵام ئەمانە بێبنەما زەق دەکاتەوە تا پاساوی بۆ گوژارەکانی بدۆزێتەوە بەڵێ ئەمێ لەوانەیە ئەم پرسیارێ بکرێت کە ئەگەر وایە بۆچی چەکتان پێەیە ئێمە چەکمان تەنیا و تەنیا بۆ بەرگری لە خۆ هەیە ئەو چەکانە کە بە ئێمەیە چەکی پەلامار و هێرشکردنیە چەکی بەرگریە بە هەمان شێوە کە ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستان بەشی زۆری خەڵک چەکیان پێەیە ئەگەر دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان ڕێگا و شوێنێک بۆ چەکداربوونی خەڵک دیاری بکەن بێگومان ئێمەش خۆمانی لەگەڵی دەگونجێنی جگەلەوە ئێمە لە ناوچەیەک چالاکی سیاسی دەکەین کە تێرۆریستەکانی کۆماری ئیسلامی بە بیانووی جۆر بەجۆر حزوریان هەیە و تا ئێستا ژمارەیەکی بەرچاو چالاکی سیاسیان تێرۆر کردووە هەروەها هەموو حەزب و لایەنێک چەکدارن داعش و گروپە تێرۆریستیەکان هەن و چالاکیان هەیە و پەیتا پەیدا هێرش و پەلامار دەکەن لە ئاوا هەلومەرجێکدا بۆ پارێزگاری لە هەڵسوڕانی سیاسی دەبێ ئەمنیەتی خۆمان بپارێزی بەڵە زۆر ڕاستە بابەتێکی تر شوێنی مانەوەیە ئێمە زۆر جار ڕامانگەیاندووە کە شوێنی نیشتەجێبوونمان شوێنێکی غیرنزامیە و لێرە هیچ هەڵسوڕانی نزامی ناکرێت ئوردوگا شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەکی بەرچاو لەو کەسانەیە کە ڕێگەی جۆر بە جۆرە ڕێگەی جۆرا جۆر کەوتونەتە بەر ئەزیەت و ئازاری دەستگا ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی و هاتوونەتە هەرێمی کوردستان و بۆ لای ئێمەواتە کۆمەڵە ئەم خەڵکە دەمێک ساڵە کە لەم شوێنانە دەژین کار دەکەن تێکەڵاوی خەڵک بوون بۆ خۆیان لە ئوردوگاکان ژیانێکی ئاساییان پێکێناوە چەندین جار لەلایەن دەستگای پەیوەندیدار لەوانە ئاسایشی هەرێم و UN لە هەرێم سەردانی ئەم ئوردوگایە کراوە و ئەم ڕاستیە پەشڕاست کراوەتەوە کۆماری ئیسلامیش ئەمە باش ئەزانێ بەڵام بۆ داوای گواستنەوە ئەکات زۆر ئاشکرایە کۆماری ئیسلامی بەنیازە بەم جۆرە هێمای هێزی سیاسی بشکێنێ و وەک دەستکەوتێک بۆ دڵساردکردنەوەی خەڵک لەناوەوە کەڵکی لێوەربگرێت جگە لەوەش دەیهەوێت تەفرقە و جیاوازی بێنێتەوە تا مێژووی هاوبەشی ئەم خەڵکە بشێوێنێ هەروەها دەیەوێت بەم جۆرە هێژمونی خۆی بەسەر حکوومەتی هەرێم فەرز بکات و ئیرادەی ئەوان کز و لاواز دەربخات ئێمە ڕامانگەیاندەوە جارێکی تریش ڕای دەگەێنین کە هیچ پاساوێکی منطقی نابینین بۆ ئەوەی شوێنی نیشتەجێبوونی خۆمان کە نزیک بە 40 ساڵە تێیدا دەژین بەجێبێڵین حازر نین بچینە شوێنی نیشتەجێبوونی زۆرم لێو حازریش نین تەسلیمی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بین کە ئاشکرا دژ بە بزوتنەوەی شۆڕشکێڕانەی کوردستان و تەنانەت دژ بە خەڵکی هەرێمی کوردستانیشە ئێمە وێڕای ڕێزدانان بۆ داوای گونجاوی حکوومەتی هەرێم و ئامادەی دەربڕین بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگای گفتوگوکردن لە هەمان کاتدا هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێزدانان لە بنەماکانی بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستان ڕێگەی دەستێوەردانی کۆماری ئیسلامی بەرتەسکاتەوە. بەڵێ ئەمێ لەسەر ڕادەستکردنی گۆیا 120 کەس لە چالاکانی سیاسی کە کاکتەها باسی کرد بوو ئێمەش ئەمە تازە نییە هەر لە ئیدامەی هەمان سیاسەتی دژ بە خەڵکی ڕاپەڕیوی ئێران دەبێت سیر بکرێت ئەلبەت دنیایەکی سەیرە دەسەڵاتێکە کارنامەکەی بە درێژایی تەمەنی لێواولێوە لە ئەزیەت و ئازاردانی خەڵک گرتن و زیندانی کردن و ئەشکەنجەدان و ئیعدامکردن و تیرۆری نەیارانی سیاسی لە ناوخۆ دەرەوە ئێستا داوای ڕادەستکردنی خەڵک دەکات ئەم کارنامەیە پڕ لە جنایەت و ترۆری کۆماری ئیسلامی تەنیا یەک ئیدعانیە بەڵکو زۆر بەڵگە و سەنەدی حاشا هەڵنەگر لە پشتیە کە کۆماری ئیسلامی وەکو حکوومەتێکی تیرۆر و ئەشکەنجە ئیعدام بە دنیا ناساندووە هەر لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو تا ئێستا پتر لە 300 ئەندامی هێز سیاسیەکان ترۆر کراون و ئێستا شتیمە تروریستیەکانی کۆماری ئیسلامی بە بیانووی جۆر بەجۆر خەریکی هەمان کارن نەتەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو لە وڵاتانی ئوروپایی و ئامریکایی لەم ماوەدا تیمە تروریستیەکانی کۆماری ئیسلامی چالاک بوون و گەلێک جنایەتیان قوڵقاندووە بەڕاستی ئەم داوای کۆماری ئیسلامی بۆ گاڵتە پێکردن دەبێت دیارە بۆ خۆشی ئەوە دەزانێ و
ماتڵی ڕادەستکردن نابێ و دەزانێت کە بۆی ناچێتە سەرەوە تەنیا تەبلیغاتی پێوە دەکات بۆیە بۆ خۆی دەست بەکار بوو و لەمە بەدواش دەبێت تا نەیارانی سیاسی ترۆر بکە. ئەگەر قەرارە تێروریست ڕادستی دادگا بکرێت پێش هەموو کەسێ ئەو کەسانەی سەرەوەی دەستگای ئەمنیەتی و دەسەڵاتی کۆماری ئیسلامیە کە دەبێ ڕادستی دادگای نێونەتەوەی بکرێن تا وەڵامی جنایەتەکانیان بدەنەوە. ئەلبەت زۆر جار مەقاماتی سەرەوەی کۆماری ئیسلامی لە دادگا نێونەتەوەیەکاندا مەحکوم بە سازماندانی تێرۆر و جنایەت بوون و پەروەندەکانیان لە جەریاندایە. ژمارەیەک لە تێرۆریستەکان لە ساڵانی ڕابردوو دەستگیر کراون و محاکمە کراون، بەڵام بەداخەوە دەوڵەتانی ئەوروپایی تەسلیمی سیاسەتی دیلگرتنی کۆماری ئیسلامی بوون و ئازادیان کردوون. دا هەر حاڵ ئەگەر کەسێک دژی ترۆر بێ ئەوە خەڵکی شۆڕژگەڕی کوردستان و ئێرانن، نەک کۆماری ئیسلامی کە تاوانباری سەرەکی تێرۆری نەیارانی سیاسی لە ناوخۆ دەرەوەی وڵاتن. ئێستاش پەروەندەی تێرۆری ناسراو بە قەتڵە زەنجیرەیەکان، تێرۆری داریوش مێرجوو هاوسەرەکەی و تێرۆری قاسملوو شەرەفکەندی ڕێبەرانی حزبی دموکراتی کوردستان ئێران، تێرۆری سدیقی کەمانگەر لە ڕێبەرانی کۆمەڵە و غوڵام کشاوەرز لە ڕێبەرانی بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی و سەدان چالاکی سیاسی تر لە کارنامەی کۆماری ئیسلامی تۆمارکراوە. بێگومان کاربەدەستانی سەرەوەی کۆماری ئیسلامی دەبێ چاوەڕوانی ڕۆژێک بن کە هەموویان بە هەوەی جنایەتکردن لە دادگاکاندا محاکمە دەکرێن. ئەو ڕۆژە درنگ نییە. هەناسەی ساردی ناکامی لە سینەمدا تاسێنێ ئەگەر جوانیت سەرنجم ڕابکێشێ ماگرە لێتم کە جەماڵت پەیکەری بین و سیخوای جوانیش ئەجوڵێنێ ئەگەر جوانیت سەرنجم ڕابکێشێ ماگرە لێتم کە جەماڵت پەیکەری بین و سیخوای جوانیش ئەجوڵێنێ چەند لادایە ببینم ڕوود ئەمن خۆ سەیری تۆ ناکەم لە ڕووی تۆ تێدەگەم یەزدا چۆن نەخشێنێ کە تشی ڕۆژەدا زەخاوی پرچی زەردی زێڕینێت لە لام قەوس و قەزە حیجڕ و نەقوش و قێکی نامێنێ کە تشی ڕۆژەدا زەخاوی پرچی زەردی زێڕینێت لە لام قەوس و قەزە حیجڕ و نەقوش و قێکی نامێنێ تەمەن ڕووبۆیە خەزان دەڕوا کەچی گەردوونەوە تازە لە وێرانەی دڵا تۆوی دڵی دڵداری هەڵێنێ بە چەشنی خۆشەویستی تۆ لە سینەوکان لەما چەسپا مەگەر جامی ئەجەلەوتی نوتاوەی لێ هەڵەنجێنێ
بە چەشنی خۆشەویستی تۆ لە سینە و کار لەما چەسپا مەگەر جامی ئەجەل ئەوتی نوتاوەی لێ هەڵەنجێنێ گوڵناس هەر وەک خۆشمان و دیارە بنەرانی ئازیزیش ئاگادارن ماوەی چەند هەفتەیەک لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا دەوڵەتی تورکیا هێرشێکی بەربڵاوی بە بیانی پاکەکەوە کردووەتە سەر هەرێمی کوردستان و بەشێکی بەرچاوی لەم هەرێمەی داگیر کردووە. هەروەها ڕۆژانە بە ئەمەلیاتی نظامی ناوچە داگیرکراوەکانی کردوتە ئامانج و بۆتە هۆی زەرەر و زیانی زۆر لەو ناوچەیە و ژمارەیەکی زۆری خەڵک بەم بۆنەوە ئاوارە بوون. بەم جۆرە دەوڵەتی تورکیا جارێکی تر شەڕی دژ بە خەڵکی کورد پەرەپێداوە تا بەم جۆرە قەیرانە ناوخۆیەکانی بشارێتەوە. هێرش و پەلاماری تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان کردەوەیەکی ناسراوی هەموو دەوڵەتانی داگیری کوردستانە کە بۆ دەربازبوون لە قەیرانەکانی ناوخۆ هێرش و پەلامار بۆ دەرەوە تاقی دەکەنەوە. ئەم پەلامارش بۆ ئەوان کە چەند مەبەستی تێدا ڕەچاو دەکەن لە پێشدا بۆ سەر خەڵکی کوردستانە. کۆماری ئیسلامی و دەوڵەتی تورکیا سەرڕای جیاوازی بەرژەوەندیەکانیان بەڵام لەم شێوازەدا هاوبەش بەڵێ بەداخەوە بۆ ئەم حکوومەتانە دژایەتی لەگەڵ خەڵکی کوردستان و ئاسانترین ڕێگایە تا قەیرانی ناوخۆیی پێپاسا بکەن. تورکیا هەر ئەمساڵ پتر لە 800 هێرشی ئاسمانی و زەمینی هێناوەتە سەر هەرێمی کوردستان و هەروەکو باسکرا بۆتە هۆی زەرەر و زیانی گیانی و مادی بۆ خەڵکی ناوچە داگیرکراوەکان. ئەم هێرش و پەلامارە بە بیانووی هێرش بۆ سەر پەکەکە بە ئاشکرا ژێرپێنانی هەموو یاسا و پەیوەندی نێونەتەوەیەکانە کە ئەڵبەت لە کاتی وادا کەس لای لێ ناکاتەوە. دەوڵەتی تورکیا ئێستا بەشێک لە کوردستانی ڕۆژاوایی داگیر کردو و بە داگیرکردنی بەشێک لە هەرێمی کوردستان کە کشانەوەی ممکن نییە مەگەر بە زۆر نەبێ بەنیازە تا مەجای سەرهەڵدانی هەر چەشنە جموجۆڵی کە خەڵکی کورد بتوانن خۆیان لە داگیرکردن ڕزگار بکەن کوێ بکاتەوە. هەمان مەبەست کە کۆماری ئیسلامی بە شێوازێکی تر یان حکوومەتی ناوەندی عێراق و تەنانەت دەسەڵاتی فەشلی سووریەیش ڕەچاوی دەکەن. بڵێ حاوکات لەگەڵ هێرش و پەلاماری دەوڵەتی تورکیا و داگیرکردنی بەشێک لە هەرێمی کوردستان مانگی ڕابردوو ئەردۆغان باسی لە گرتنی پەیوەندی لەگەڵ حکوومەتی سووریە کرد و ئامادەی دەربڕی کە لەگەڵ بەشار ئەسەد دیدار کات تا بەم جۆرە کەمپینی دژی خەڵکی کورد بەهێزتر بکات. سەبارەت بەم بابەتی کە باسمان کرد کاک جەوهەر لەسەر ئەگەری پەیوەندی نێوان حکوومەتی ئەردۆغان و بەشار ئەسەد کورتە نووسراوەیەکی بۆ نردوینیت و نووسەتی هاوکات لەگەڵ گۆڕانکاریە گەرمەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست پرسی زیندووکردنەوەی پەیوەندیەکانی تورکیا و سووریا زۆربەی میدیا و سنتەرەکانی توێژینەوەی لە وڵاتانی ناوچەکە بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئەو ئەردۆغانی کە لە پاش ئاڵۆزیەکانی ساڵی 2011 بەردەوام بانگەشەی ڕوخانی دەسەڵاتی سووریای دەکرد ئێستا باس لە دەستپێکردنەوە و ئاساییکردنەوەی پەیوەندیەکان دەکات و تەنانەت بانکێشتی بەشار ئەسەدیش بۆ وڵاتەکەی کردووە. بڕیارەکەی سەرۆک کۆماری تورکیا بۆ بانکێشتکردنی سەرۆک کۆماری سووریا پاش 13 ساڵ لە پچڕانی پەیوەندیەکانی هەردوو وڵات بۆتە هۆی نیگەرانی پەنابەرە سووریەکانی نیشتەجێ لە تورکیا. ئەوان ترسێکی زۆریان لێ نیشتووە کە ئەردۆغان لە مامەڵەی نوێیدا ڕێککەوتن لەسەر گەڕانەوەیان بکاتوە بکرێنە قوربانی. وەکو ئاماژەدرا 13 ساڵە تورکیا پەیوەندیەکی لەگەڵ دەسەڵاتی دەمێژقدا نەماوە ئەمیر. ئێستا ئەردۆغان یەکسەر باسی ئاشتی و بانگشتکردنی بەشار ئەسەد دەکات. نهێنی ئەمە چییە؟ دوو بابەتی گرنگ لەم پلانەی ئەردۆغان دیارە. یەکەم و سەرەکیترینی بابەتی کوردانی ڕۆژاوە و هەروەها دوایش پەنابەرە سووریەکانی نیشتەجێی تورکیان کە لەم ماوەیەدا گرژی و ئاڵۆزی نێوان تورکە ڕاگەسپەرستەکان و پەنابەرە سووریەکان بووە هۆی نیگەرانیەکی قوڵی دەسەڵاتداری ئانکارە. هەندێک ناڕزایەتیش لە ناوچە جیاجیەکانی تورکیا لە دژی پەنابەرە سووریەکان بەڕێوچوو. ئەردۆغان بانگەشەی ئەوەی کردووە کە گرنگی بە تورکیا دەدات و بەڵێنی پاراستنی ئاسایش و سەقامگیری داوە. ئێستا خەریکە کێشەی پەنابەرە سووریەکان ئەو سەقامگیریە ناوخۆیی تورکیا تێک دەدات. ئەردۆغان لە ڕێگەی ئاشتەوانی لەگەڵ ئەسەد دەیەوێت زیاتر لە 3 ملیۆن پەنابەری سووری ڕەوانەی وڵاتەکەیان بکات. ئەمەش نیگەرانی لای پەنابەرەکان دروست کردووە کە دەکرێنەوە قوربانی دەستپێکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئەردۆغان و ئەسەد و ڕەوانەی ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی دەمێشتەگرێنەوە. بەڵێ گوڵناس خاڵی گرنگتر لەم وەرچەرخانە سیاسیە بەرامبەر بە سووریا بەهێزکردنی هێرش و
بردومانە لە دژی کوردانی ڕۆژاوە و دەیەوێت حکوومەتی دەمەشق لە دژی ئەوان بەهێز بکات. بێگومان کوردانی ڕۆژاوە چارەنووسی ئیدارە مەحەلی لەم یاریە سیاسی نێوان ئەردۆغان و ئەسەددا پشکی زۆری دەبێت و دەرخەری ئەم ڕاستیەکە لەسەرەوە باسمان کرد ئەویش دژایەتی ئاشکرای دەوڵەتانی داگیرکەری دژی خەڵکی کوردستان. هەرچەندە ئەسەد مەرجێکی قورسی خستۆتە پێشەوەی ئەردۆغان و ڕایگەاندووە کە دەبێت تورکیا هێزەکانی لە سەرجەم ناوچە داگیرکراوەکانی سووریا بکشێنێتەوە. ڕەنگە ئەمە لەلایەن تورکەکانەوە ڕەت بکرێتەوە. تورکیا پلانێکی دیکەی هەیە کە لە ناو خاکی سووریا وەک ئەوەی لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکات پشتێنەیەکی ئەمنی بە قوڵایی 30 تا 40 کیلومتر دروستکات. بەمەش پەیوەندی نێوان باکوور و ڕۆژاوا دەبڕێت. بەواتایەکی دیکە ئەوەی پێی دەڵێت مەترسی لە سنوورەکانی ڕۆژاوە باشووری کوردستان لە خۆی دوور دەخاتەوە. ئایا بەرامبەر ئەم هەڵمەتەی دەوڵەتانی داگیرکەر نابێت بیر لەوە بکەینەوە کە چۆن دەتوانین پارێزگاری لە مافی ڕەوای خەڵکی کوردستان بکەین؟ نابێت بیر لە جۆرێک هاودەنگی بکەین کە مەجای دەخاڵەت و دەستێوەردانی دەوڵەتانی داگیرکەر بەرتەسکاتەوە؟ شهروانو کسی یادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون میشانو شهروانو 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 کسی یادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون میشانو شهروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شهروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شهروانو 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 گرکتین برخانو لولی بده سنگانو بلزو بس که حیرانو شهروانو 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 گرکتین برخانو لولی بده سنگانو بلزو بس که حیرانو شهروانو 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 دریا دوست دزانو کس که سوران ازمانو یان چکادش منانو شهروانو 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 دریا دوست دزانو کس که سوران ازمانو یان چکادش منانو شهروانو 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 گوڵناس لەم ڕۆژانە کە مانگی محەڕەم ناسراوە بازاری منبەرەکان بۆ مەلاکان و مەداعەکان گەرمە بە جۆری کە بینیمان تا لە مەزلومیەتی حوسێن ئیمامی سێمی شیعەکان لە سەحرای کەربەلا قسە بکەن تا لە بێڕەحمی و قەساوەتی یەزید و مەعاویت بدوێن و دەرسی شەهادەت دووپاتکەنەوە. محەڕەم و باقی بۆ نەمەسەبیەکان کە لەم ساڵانەی دواییدا بایەخێکی زۆری پێدەدرێت دەرخەری ئەم ڕاستیەکە کۆماری ئیسلامی لەم بۆنانە کەڵ وەردەگرێت تا جگە لە قەرەبووکردنەوەی بێبایەخی بەرچاوی خەڵک بە دەسەڵاتی ئاینی پەرەدان بە باوەڕی مەسهەبی شیعە و فەرهەنگی شەید پەروەری خۆی وەک دەسەڵاتی ئیدامەی هەمان مێژوو بناسێنێ و بەم جۆرە و لەم ڕێگەیەوە بە دوای دەرفەت خواستنەوە بۆ درێژەی دەسەڵاتی دەگەڕێت. دیارە ئەمانە پێویستی بە قسە و باسی زۆرترە، بەڵام هەر لە بابەت مەراسمەکانی مانگی محەڕەم نووسراوەیەکمان لەبەردەستدایە کە کەسێک بە ناوی کاگڕەحیم قومەیشی نووسیوێتی و پێم باش بوو بەشێکی لێرە بخوێنینەوە گوڵناس. بەڵێ ئەمیر نووسەر لە بەشێکی نامەکەیدا نووسیوێتی بەڕاستی لا منبەرەکانەوە چی دەڵێن تا خەڵک خەنە گریانەوە
باسی حوسین و ڕۆژەکانی تاسوعا و ئاشورا دەکەن تا بڵێن زوڵم کراوە. تەمەنی من 1400 ساڵ نییە کە بزانم چی بوو، بەڵام من تاسوعا و ئاشورام بە چاوی خۆم لەم ساڵانەدا لە ئێران دیتووە، کاتێک خوێنی لاوەکانمان لەسەر شەقامەکان ڕژاوە، کاتێک پاسدارانی موتورسوار هاتن تا توانیان خەڵکیان کوشت و ڕووی یەزیدیان سپید کرد. کاتێک کچێکم دید بە قژی ئاڵۆز و چاوی گریانەوە لە بەردەستی لیباس شخصیەکان و پاسدارانەوە هەڵئەهات. کاتێک بیستم ژنێکیان خستە ژێر ماشین و بەسەریدا ڕۆیشتن، تۆ بڵێ یەزیدیش وای کرد بێت؟ من دەیمانگی محەڕەمی ساڵی 1970 هەتاوی لە ئێران بووم، کاتێک پاترۆڵێکی ڕەش دێت ڕژانە نێو خەڵک و لەسەر پردی کالێژ لاوەکانیان فڕێ ئەداتە خوارێ و بەڕاستی بڵێ یەزید مرد بێت. من کە خەڵکی ناڕازیم دیوە تەنیا لەسەر داوای ڕەوای خۆیان لەسەر شەقامەکانێک یەک دەکەوتن یان ئەو 176 ئینسانە کە لە ئاسمانەوە تەقێنرانەوە و بوون بە زۆغاڵ بۆ باسی 1400 ساڵ پێش ئێستا دەکەن. ئەم زڵم و زۆر و قەساوەتانە کە خەڵکی پێدەگرێنن ئەمڕۆ هەروە درێژەی هەیە کەوا بوو یەزید هێشتا هەیە. بەڵێ نووسەر لە بەشێکی تری نووسراوەکەی دەڵێت درۆ مەکەن یەزید نەمردووە، تا خەڵکی بێتاوان زیندانی دەکرێت، تا خەڵک بەهۆی دەربڕینی بیر و باوەڕ هەڕەشەی لەسرە، تا ژێر پێمان سەروەت و سامان هەیە بەڵام زۆر بەمان برسین، تا دەنگی ئەو دایکانە کە جەرگیان سوتاوە و دەڵێن کوانێ عەداڵەت، تا دەنگی کچێک و ژنێک برزە کە سوکایەتیمان پێ دەکەن، تا باوکێک بەهۆی نەداری شەرمەزاری منداڵەکەی ئەبێ، تا کاتێک ژمارەیەک دەسەڵات حەقی ئێلاهی خۆیان دەزانن، تا کرێکارێک لەسەر حەقی حەقدەستی شەلاقی لێدرێ، تا باوکو و دایکێکی جگەر سوتا و زیندانی دەکرێت. باسی حوسێنی مەزلوم مەکەن، باسی یەزیدی مەلعون مەکەن. من بە چاوی خۆم یەزیدم دیتووە تا تاسوعا و ئاشورام دیتووە هەر لێرە لە ئێران. ئیتر باسی یەزید مەکەن، درۆ مەکەن، یەزید هێشتا زیندووە. خرابی دردی عشقی فرختی دیداری تو دل کبابی داغ و هجری آهی آتش باری تو هر که مردم با بزانم جمله عالم خاصون کشته تیری نگاهی دیده خوی باری تو بالکلی من بنوسه نقشی دو ابروت بخوین تا بزانی من شهیدی تیغی سیقال کاری عاشقی روی گم دایم دناله هر سحر عندلی بی باغی حسنی گلشنی رخساری تو هر که مردم با بزانن جمله عالم خاصون کشته تیری نگاهی دیده خوی باری تو
بەداخێکی گرانەوە ئاگادار بووین کە هاوڕێ ڕەحیم مەلەکی ناسراو بە ڕەحیم بەنگی ئەندامی کمیتەی دەرەوەی حزبی کۆمۆنیستیێران و یەکێک لە کادر و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵا بەهۆی وەستانی دڵ لە وڵاتی نروێژ بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ڕەحیم لە بنەماڵەیەکی زەحمەتکێش لە شاری بۆکان لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و ناوەندی هەر لەو شارە تەواو کردووە. بەڵێ هاوڕێ ڕەحیم بەهۆی دەستەنگی و هەژاری ئابووری بنەماڵێکەوە هاوکات لەگەڵ درێژەدان بە خوێندن بە مەبەستی یارمەتیدان بە دابینکردنی پێداویستەکانی ژیانی خۆی و بنەماڵەکەی کرێکاریشی دەکرد. بەم هۆیەوە هەر لە سەرەتای منداڵی و تازەلاویدا جیاوازی و ناکۆکیە چینایەتەکانی ئەزمون کرد و زۆر زوو هەستی شۆڕشتێڕی و خەبات بۆ گۆڕینی ئەم دۆخە لە ناخیدا چەکەرەی کرد. هاوڕێ ڕەحیم لە سەرەتای دەستپێکی راپۆڕینی ساڵی 1357دا پەیوەندی بە ناڕزایەتیە جەماوەریەکانەوە کرد و بە شێوەیەکی سروشتی هۆگری ئەو ڕەوتە سیاسیە بوو کە لە چوارچێوەی بزوتنەوەی سەرتاسەری لە دژی ڕژیمیشادا پشتیوانی لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەکرد. هەر بەم هۆیەوە پەیوەندی بە جەمعیەتی پشتیوانی لە خەباتی خەڵک کرد کە ڕێکخراوێکی جەماوەری چەپ بوون لە شارەکانی کوردستان. لەگەڵ هێرشی ڕژیمی ئیسلامی بۆ سەر کوردستان هاوڕێ ڕەحیم هاتە ناو ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە بە بەشداری لە خۆڕاگری کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کۆمەڵە کرد. ساڵی 1362 هەتاوی بریندار دەبێت و بۆ ماوەیەک لەژێر چاوەدێری پزیشکیدا بوو. هەر بەم هۆیەوە دەستی چەپی بۆ هەمیشە بەشێک لە کارایی خۆی لەدەستا بوو. سەرەڕای سەختی و دژواریەکانی خەبات لەو قۆناغدا هاوڕێ ڕەحیم بەو پەڕی ئیرادە و لێبڕاویەوە درێژەی بەکار و چالاکی سیاسی خۆیدا و گەلێک بەرپرسیارەتی لە ئۆرگانە جۆراوجۆرەکانی کۆمەڵدا لە ئەستۆ کرد. ئەم تایبەتمەندیانە وای کرد کە ببێتە هاوڕەیەکی خۆشەویست و جێگەی متمانە لەو بارودۆخە دژواری خەباتدا. هاوڕێ ڕەحیم لە سەرەتای دەی 1990 دیزاینی ڕووی کردە ئوروپا و لە وڵاتی نۆڕوێژ نیشتەجێ بوو. هاوڕێ ڕەحیم لە دەرەوەی وڵاتیش بە هەمان وورەی خەباتکارانەوە درێژەی بە چالاکیەکانی خۆیدا و وەک ئەندامێکی کمیتەی دەرەوەی حیزبی کۆمۆنیستیێران ڕۆڵی ڕێبەریکردنی گێڕاو بە پشتبەستن بە ئەزمونەکانی زیاتر لە 4 خەبات و تێکۆشانی بێوچان توانی ڕۆڵێکی بەرچاو لە بەرەو پێشبردنی ئەرک و چالاکیەکانی کمیتەی دەرەوەی حزبدا بجێڕێت. بەداخەوە مەرگی نابەوەخت ئەو دەرفەتەی بە هاوڕێ ڕەحیم نەدا کە ئاکامی زیاتر لە 4 خەبات و تێکۆشان و هەوڵی بەردەوامی خۆی و هاوڕێیانی دەستپێی ڕۆژی دوای ڕوخانی ڕژیمی سەرمایهداری کۆماری ئیسلامیدا ببینێت. ئەگەرچی حیزبی کۆمۆنیستیێران و کۆمەڵە کادرێکی دیار و تێکۆشەریان لەدەستا، بەڵام ئەزمونەکانی خەباتی هاوڕێ ڕەحیم و کۆی ئەزمونەکانی تر ڕێونێنێکی جێمتمانە و سەرمایەکی پڕبایەخ دەبێت بۆ گەیشتن بەسەرکەوتن. ئێمەش بم بوونەوە و لە تلوزیۆنی کۆمەڵەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی ئەندامانی بنەماڵەی هاوڕێ ڕەحیم بە تایبەت جگەرگۆشەکانی بەیان بەهار و سۆران و سەرجەم هاوڕێیانی دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمون پەژاریان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ ڕەحیم مەلەکی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەیم هەفتەی ئێمە و بینەران. هیوادارم ئەم بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ هەتا بەرنامەیەکی تر و هەفتێکی دیکە ماڵەوە.